خوشکە ڤیان بە فەرمێ لە خزمەتێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکی بەڕێزم. مامۆستا من 2 ساڵە يعني وازم لە خوێندن هێناوە ئێستا ئەمەیە بگەڕەوە ئەدادیە بخوێنم جا زۆر يعني زۆر ئەوەم هەیە دوو دڵم لەوەی بگەڕێنەوە. خوشکی من دادە ڤیان لە پۆلی چەند ئاوازت هێناوە؟ قۆناغی چەند وازت هێنا؟ پۆلی متەوەسطی کە يعني پۆلی نۆ تەواو کردووە ئەمەیە بڕۆم ئەدادیە بخوێنم. يعني نۆت تەواو کردوێتەوە لە دەوە دەست پێ بکەیتەوە؟ بەڵێ پۆلی نۆت تەواو کردووە قۆناغی بنەڕەتی ئێستا 1 تا 9 پێڵەن قۆناغی بنەڕەتی ئەتەوێت ئەنجا بچێت دەی ئامادەی؟ بەڵێ بەسەر چاو 2 ساڵ وازت هێناوە؟ بەڵێ بەسەر چاو زۆر دڵم يعني لەو بینیە يعني هەستەکەم يعني دڵم بۆ خێنەکەش ئەتێ بەسوە زۆر دڵچنی ئەم دیلە دڵم چونە بێت بەسەر چاو. ئێستا خوشکە ڤیان قسەی لەسەر دەکەم زۆر پرسیارێکی جوانە بەسەر چاوان. خوا بە دوعای ساڵحان بێ. خوشکی بەڕێزم ئێوەش دوعای خێرمەوە بکەن ئینشاءالله خێر بێتە ڕێگای هەموو لایەکمان. سواز بۆ بەڕێزت، سواز بۆ تەلەفۆنەکە و پەیوەندیەکەت. خۆی گەورە ئاگای لێتان بێ. خوا لەگەڵ بێ خوشکی بەڕێزم. پەیوەندی یەکەممان خوشکە ڤیان فەرمووی 2 ساڵە وازم لە خوێندن هێناوە لە قۆناغی بنەڕەتی واتە نۆی تەواو کردووە. 2 ساڵە وازم هێناوە دابڕاوم لە خوێندن دەمەوێت لە ئامادەیی لە دەوە دەست پێ بکەمەوە بەڵام بێتاقەتم قەلەقم دڵتەنگم. خوشکە ڤیان یەکەم بەڕاستی بڕیارێکی زۆر گونجاو و چاکت داوە. 2 ساڵ هەر هیچ نییە بۆ دابڕان لە خوێندن هەیە 10 ساڵ وازی هێناوە دواتر دەچێت دەست دەکاتەوە بە خوێندن. من نمونەی واقعیم لایە نامەوێت ناو بێنم بەڵام خەڵکانێک هەبوون لە قۆناغی بنەڕەتیدا ئاوا وەکو تۆ لە جەنابەت لە نۆ وازیان هێنا یعنی لە قەدیم وازیان هێناوە. لەم ساڵانەی دواییدا هەر بە ئیمتیحانی خارجی الحەمدوللا چوونەوە ئیمتیحانی پۆلی 10 و 11 و 12یاندا لە کۆلێجی یاسای ئێواران خوێندویانە ئێستا پارێزەرن یان هیانە لە دوای ئەوە تەمەنیشی زۆرە ئێستا خوێندکاری ماستەرە هیانە خوێندکاری دکتۆرایە ئەبێتەوە مامۆستای زانکۆ. لەبەرەوە خوشکە ڤیان کە دڵی دڵم تەنگ دەبێ و یعنی حەز دەکەم ناڕەحەتم هیچ کارێک وەکو خوێندن نییە. ئەگە خوێندن پیشەیەکی ئاسان بوویایە هیچ کەسێک نەدەبوو لەم سەر زەویەدا پرۆفیسۆرێک نەبوویایە. بۆیە خوێندن دەتوانی بڵی کرێکاری دەکەم کار دەکەم شت دێنم ماڵ خاوێن دەکەمەوە زۆر ئاسانترە لەسەوەی بڕیار بدەی بەیانی بچی بۆ قوتابخانە بۆ خوێندنگە. بۆیە گوێمەدا ئەو بێتاقەتێت بەس مهم وەیە تۆ الحەمدوللا دڵت بە خوێندن خۆش بۆتەوە دوای 2 ساڵ واسێنان لە خوێندن بڕیارە داوە بخوێنی بە قسەی برای خۆت بکە ئەم ساڵ مەخە ساڵێککە هەر ئەم ساڵی ئینشاءالله خوێندن دەستی پێکردەوە بڕۆ لە ئامادەی دەوام بکە لە ئەدەبی بیان لە زانستی بەشەکەی خۆت بە دڵی خۆت هەڵبژێرە ومێدی سەرکەوتن بۆ دەخوازم. ئەو دڵتەنگی و ئەوانە هەر سەرەتایەکە لەوانەیە هەفتەیەک 2 هەفتە مانگێکی ژواوی بەڵام دوایی وا لەگەڵ خوێندنەکە تێکەڵاو دەبیتەوە زۆر سەرکەوتوو دەبی دڵنیام دوا ڕۆژێکی خێر دەبێت بە پشتیوانی خوای گەورە یا ڕەبی خوا سەرکەوتوت بکە.